دەمەوێت چەند خاڵێک بڵێم. یەک، من دژی ئەو میتۆدەم کە پاڤل تاڵەبانی ماوەکە دەستی پێ کردی، هەر لەوەی چێخوا دێرین بگرێ، هەر لەوەی مەلا بەختیاری بگرە، هەر لەوەی شاسواری، یعنی هەر لەوەی ئەوەش لە ئەوەی ئاخیری کە ئەوەی دەست پێ کرد. دوێنێ شەو لالەزار دەبابە لە ناو شاری سلێمانی ناقیلە ئەو هەموو هێزە و لەوان یەشێک لەو کەسانە لاهور وەها پەڵە بزەیە کە برارڕۆ ئەمر قەبزی فەسڵ کرایە لە حکوومەت کاچی خۆم مەڵا سەرپەرشتی ئەو هێزەی کرد. ئەنی کۆمیدیایەکی زۆر گەورەیە، دادگا دادگایە، ڕاستە ڕاستنی گرنگ ئەو ئەمر قەبزی هەیە. ئەو دادگایی کە پاڤل باز دەکاتم دوێنێ ڕووی دەرچ هەمان ئەو دادگایە کە وا پەڵە بزەی ئەوە کە دێ گرنگ ئەوە لە نوکتەکانی ئەوەیە. دوو، ئەو کوژراوانەی کە کوژرانە بڕۆ تەماشا بکەن، خەڵک چ کۆمنتەچی یان لە بۆ دەنووسی، دوو کەس نارێ خۆیان لێخۆش بی، بڕۆن هەموو ئەو مینبەرە گەورانەی کە خەڵک کۆمنت دەنووسی بزانە کوکەتینە بەر نەفرەت لە کاتێکدا کوژرانە. خاڵەشی کەش بڵێم، من دوێنیان دەخەبەرم بڵاو کردووە شێخ زەفەر و ئەوانە لە بەخاتریان دەی برادەر و شت لامدا بەڵام بڕوا بکەن ناویان لە قائیمەدا هەیە، بڕوان پێ بکەن. ئەوانە گروپەکەن هەموو ئەوانەی لە پاڤل دوورکەتینەوە گروپەکەن لێخوا لێکتری نزیک کردبووە، بەس من نازانم یعنی بەڕاستی کۆدەتا ئەو شتانێک کە ئەو باز دەکا لەبەر ئەوەی کاکە لە ماڵی لاهووری هیچ شتێکی وا نەژیرا، ئەگە بەنیازی کۆتا من دەبایە هەژن و دۆشکە هەبی و نازانم دەیان ئارپیجی هەبی کۆدەتا خۆ دیسان وەچی ئەوەی زیندانیانی بادنان بە 12 کلاشکۆف و قەناسی ناکرێت. بەهەرحاڵ لامدا بەڵام بزانن بەرەم ساڵە دوێنێ پەیوەندی بە ئەمریکیەکانەوە کردیە، گوتی پاڤل دەمگری، پەیوەندیانەوە بە پاڤل کردیە، پێیان گوتی نا بەس تەوقی ماڵی لاهوورمان کردێ بۆ ئەوی کەس بە فریای نەکەویت چکە و دەیزانی تەنسیقی هەیە لەگە چێ ینی یەکێتی بای خەندێ ئەوەی ئەبوو وتوی بەرهەم لە ناوی تێدانیە و گرنگ پێیان گوت بوو ئەگە بەرهەم ناوی تێدا دەبی ئاگاداری ئێمە بکەوە و هۆکارەکەشمان پێ بڵێ. بۆیە یان لەبەرەوەی بەرهەم جنسەی ئەمریکی سقوت پێ کرد دوای ئەو بە سەر و کۆمار تاانە من ئەو ڕۆزانیتم بەکو مەسلەیەکی ئەخلاقی چکەوی دەبتە سەر و کۆمار دەبی جوازی نەبیتم، بەڵام گرین کارتی هەیە و ئەوەی دیبلۆماتکاری عێراقیشی هەیە، بەس گرین کارتشی هەیە کە بەکەش خۆی دەتوانی سەفەر بکە. لۆ لاهووریش پێیان گوت بە قونسڵیای ئەمریکییان گوت ئەو ژنەیان گوت بوو زەوی ئەخزەریانەوە پێگوت بوو مادا مەسەلەی قانونیە ڕێگریان نەکرد بوو بەڕاستی باوا بڵێن بۆش لە پاڤل ئەوە بە کەڵەگایی کردی دوێنێکە، ینی زەوڵ ئەخزەری لە ئەمریکیەکان وەگرت بوو. لۆ لاهووری بەریتانیەکان هاتینە خەت لە سبەینێکەوە تر من نازانم ینی چەندە بەس داوایان لە پاڤل کرد یەکەم دەبی ژیانی بپارێزی لەبەری جنسەی بەریتانی هەیە لاهوور، نازانم برایەکی سویدی هەیە ئاسۆ ئەویت کە نازانم ژیانی بپارێزی و دەبی بەری بدەی واز لە سیاست دەینیتن دێتەوە بەریتانیا دادەنیشتن لاهوور قبوڵێتی واز لە دنیای سیاست بینی و دابنیشی، پاڤل قبوڵی نەکردیە، من ئەو زانیاریان هەیە تا ئێستا قبوڵی نەکردیە بە زەختی بەریتانیەکانی زۆر لەسەرە زۆر لەسەرە. ئیتر دوای ئەوە چ دەبی چ نابی من نازانم بەڕاستی، بەس ئەو دوو خەبەرە دەقیقم تا حەدێکی زۆر یعنی من ناتوانم هەندە سەرچاوە هەیە دەزانم بڵێم 100% کە پێتان دەڵێم زانیاریە هەوەش ینی دەزانم چۆنە تا حەدێک دەتوانم 170 زیاتر بدەمێ کە دەقیقە و پێش دەچیتن بۆیش پاڤل دوێنێ ئەو کەڵەگاییەی کرد و ئەوەش جنسەی بەریتانی هەیە و لاهوور وتی ئامادەم ئەگەر لێم گەڕم بچم دابنیشم. باوەش خەبەرەشەوە هەبوو کە گویا لە پاڤل باوەش پێکرد ناوە پێچوانەوە زۆر یعنی یەکە کە دیل بوو پاڤل ئەخلاقیەن ئینسانە کە داعش دەستی بەرز کردەوە دەبی ڕێزی دیلی بژیرە، ڕەفتاری خراپی کردیە لەگەڵ لاهووری ئەوی ئەمەزانیتم کە جیرایە. بەهەرحاڵ ئەویستم ئەو دوو سێ خەبەرەتان پێ بڵێم کاتێکی خۆش.